سڵاتان لێبێ ئازیزەکانی هاوڕێم بە هیوام کە زۆر باش بن و ڕۆژێکی زۆر باشتان بەڕێ کردوێت تا ئێستا. ئەمڕۆ لە بەرنامەی گەشت و زانیاری من و هاوڕێ جوانەکانم گەشتمان کردووە بۆ مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە. و منیش جلوبەرگی سووری کوردیم لەبەر کردو. جوانە؟ جا هاوڕێ جوانەکانم هەروەکو ئەزانن گەلی کورد بە زۆر ناخۆشی و نەهامەتی و وێرانکاریە ڕۆشتووە، بۆیە پێویستە کۆمەڵێک زانیاری باش بم بە مناڵەکان و بە ئێوەش لەسەر گەلی کورد و هەروەها بزانن کە مێژۆکەیان لە چیەوە هاتووە و کۆمەڵێک زانیاری زۆر باش وەربگرن. جا لەگەڵمانە بن، ئەمڕۆ گەشتێکی جیاوازمانە بێت و گوێمان لێ بگرن. جا هاوڕێ جوانەکانم با بڕۆینە پێشەوە. ئێرە بەشی مۆزەخانەی پێشمەرگە هەروەکو ئەزانن کە هێزێکی نیشتیمانیە بۆ ئەوەی کە بەرگری بکات لە خاکی ئێمە و خاکی کورد. وەرنە پێشەوە ببینن ئەمەش پێشمەرگەیەکە لێرەیە کە لە وەرزی زستانە شەڕی کردووە بۆ ئێمە بۆ ئەوەی کە لە دوژمنان بمان پارێزێت و بەرگریمان لێ بکات و بەرگری لە خاکە کەشمان بکات. جا بە گەرما و بە سەرما بە ڕۆژ و بە شەو هەوڵیان ناوە بۆ ئەوەی کە کورد بپارێزن. لەوانەشە زۆربەی خزمەکانی ئێوەش پێشمەرگایەتیان کردی بێت. بۆیە پێویستە لەسەر ئێوەش کە پێشمەرگە بناسن، چونکە پێشمەرگە مێژوویەکی لە بیرنەکراوی هەیە لە لای کورد. جا با بچینە پێشیشەوە، کۆمەڵێک وێنەی زۆر جوانی لێیە، ئەوانەش ببینن. با بڕۆین. من هاوڕێ جوانەکانم بڕۆنە پێشەوە. جا لەگەڵ بینینی ئەم بەشە پێم خۆشە زانیاری زۆر باش وەرگرن. جا لەسەر ئەو بابەتەش ئێستا گفتوگۆ ئەکەین لەگەڵ ببینن. سڵاو لێبێت. بەخێر بێن. زۆر سپاس. مناڵە چاوگەشەکان. زۆر سپاس. خۆ بناسێنی؟ من ناوم بریە هاشم جەبارە، کارمەندی مۆزەخانەی ئێرە سوورەکەم. بەڵێ. لەم بەشەیەم هەر زانیاریەکتان پێویست بوو پێم بڵێن. بەنسبەت ئەم بەشەوە ئەمە بەشی مۆزەخانەی پێشمەرگەیە. بەڵێ. خۆمان دەزانین پێشمەرگە کۆمەڵی زیکرات و یادەوەری هەیە. بۆ نمونانە شتانی کە لێوە دانراوە، ڕسمەکانیان، یادەوەریەکانیان، ئەو بەشانە تایبەتن بە پێشمەرگە. کۆمەڵێ یادەوەریان هەیە، فەرم باشن تەماشایکەین. ئەمە ناوەکانیانە. ئەمانەی کە زۆری لەم مۆزەخانە ئیشان کردووە. ئەمە ناوەکانیانە چه یارمەتی یاوە چه دروستی کردووە چه هاوکاری کردووە. جگە لەمەش کۆمەڵێ یادەوەریمان هەیە کە لە سەردەمی شاخە بە ژیانی شتۆوەکو زیکراتێک لە ژیانی خۆمان ماوە. یەکێک لەوانە ئەو ڕادیۆ و کامێرانەیە کە بەکاریان هێناوە، گوێیان لە ڕادیۆ گرتووە، وێنەیان گرتووە، وێنەی جوان زۆر باش. بۆ بەشەکانی تر ئەمانش کۆمەڵی نووسراوی ئەو کاتن. ئەمە نووسراوی ئەو کاتن. بەڵێ. هەتاکێکی کورد لە کاتی خۆیان لە زمانی شاخە کە سوکارمان، باوکمان، پێشمەرگەکانمان، براکانمان زیکراتێکی هێشتۆتەوانێ بۆ خۆی. ڕاستە. بۆ نمونە ئەمە زیکراتێکە نووسراوێکە هەڵی گرتووە پێشکەشی ئێمەی کردووە، ئێمەش لێرە پاراستومانە. بۆ نمونە ئەگەر سەردانی خۆی بێتەوە بۆ ئەم مۆزەخانەیە ئەبینێ زیکراتێکی ئەو سەردەمەی هەبوو. تێگەشتن؟ باشە جان، با بچین بۆ شوێنەکانی کە ئەمە جلوبەرگەکانیانە. بەڵێ ئەمەش کۆمەڵ لەو جلوبەرگانن. بەڵێ. لەو سەردەمە بەکارە هێناوە. بەڵێ زۆر جوانە جلوبەرگەکانیان. بۆ نمونەمە کڵاوەکانیان، ئەمە جلوبەرگەکانیانە. ئەمەش کۆمەڵی بەتانی و هی ئەو کاتە بووە، کۆمەڵێشتی کە لەو بابەتان بەجێشتووە. زۆر جوانە. پێم خۆشە کە بۆ شێوازە جوانە ماونێتەوە هەڵتانگرتون و ئەیان پارێزن. بەتاکید. با بچینە پێشتر. لێرە کۆمەڵێک وێنەی لێیە. ئەزانێەوە چییە؟
پێشکە ئەزان بۆچی بەکارهێنراوە بۆ مناڵ جا مناڵەکانی ئەو سەردەمەش کراونەتە بێشکە و لەناو ئەو بێشکە کۆنەیە بەخێو کراوە ئەمەشمان هەیە تایبەت بە پێشمەرگە بەڵێ ئەمە پێڵەن کیسە خەو ئەو کاتە دنیا تۆزێ سارد و ڕۆژگارەکان سەخت بوون لەم کیسە خەوەیان خۆیان پاراستووە لە سەرما شنەدەنا ئەو کیسە خەوە خۆمان ئەزانین پێشمەرگە کاتی خۆی هەز زۆربز کات لە شاخە بوو کاتە لە ناو ئەشکەوتا بۆ بەڵێ خۆیان شاردۆتەوە و هەروەها لە ئەشکەوتا ژیاون و ئەو بێشکەیەش هەر لە ئەشکەوتا بووە زۆر باشە خۆمان ئەزانین ئاڵا پیرۆزە بەڵێ ئەمەش نمونەیەکە لەو پێشمەرگەی کە ئاڵاکی بەدەستەوەیە هەڵی پاراستوێتی بەڵێ ئاڵاکەی کوردستانی پاراستووە ئاڵای کوردستان ئەزانن چەند ڕەنگەوانە چەند ڕەنگە چوار ئەی تیشکی خۆرەکە 21 هەر بژی ئەو 21 زین باس لە چیەکە ڕۆژی نەورۆز هەر بژی زۆر باشە زانیاریتان هەیە کاتە چینە ئەو بەشەی تریش پێمان خۆشە زۆربەی بەشەکان بەسەرکەینە هاورە جوانەکانم هەروەکو نووسراوە لە بەشی سەرەوە هۆڵی کۆڕەو ئێرە هۆڵی کۆڕە واتە کۆچی بە کۆمەڵ باشە جا کۆچیان کردووە ساڵی 1990 منیش ئەو کاتە لە دایک نەبووم بەڵام ئەم شوێنە جوانە دروست کراوە بۆ ئێمە و بۆ ئێوە کە زانیاریمان هەبێت لەسەر ئەو سەردەما چونکە کۆچیان کردووە لەو شەڕ و ناخۆشیانەی کە ڕوبەڕووی کورد بوونەتەوە جا پێم خۆشە کاکبریاش زانیاریمان باتێ بەتاکیت داتە چۆن باسکردن بە هەمان شێوەیە ساڵی 1990 حکوومەتی عێراقی هێشێک کردە سەر ناوچەکانی کوردستان خەڵکیش لەبەر ترس و لەرزی خۆی و ژیانی خۆی هەستا کۆچی بە کۆمەڵیان کرد ئەم کۆچی بە کۆمەڵام هەمومانی تیابن کە سوکاری ئێمە تیابن ئەو کاتە من لە بیرمێت کورد لە سایە هەشتای بوونەوەی هەمووی کۆچی بە کۆمەڵی کرد بەرەو سنوورەکانی ئێران ڕۆشتین ئەمانش کۆمەڵێ نمونن ئەو کاتە ڕسمەکانیان چۆن کۆڕەویان کردووە چۆن ژیانی ئاسایی ڕۆژانیان بەسەر بردووە لەو نەهامەتی و کۆمەڵێک ژیانێکی ناخۆشیان بەسەر بردووە ئەمە تایبەتە بەم بەشە ژیانی ئەو کاتە قورس بووە لەبەرەوەی کە ماڵەکانی خۆیان بەجێ هێشتووە ڕایان کردووە وەکوا بە ئێستا ئێمە هەموو شتەکانی خۆمان بەجێ بێڵین ڕاکەین بڕۆین بۆ ئەوەی کە ترسمان نەبێت لەوەی کە ئازارمان بن و بڵێ ئەنجا کە ڕایان کردووە ڕۆشتون هیچیان لەگەڵ خۆیان نەبردووە بۆیە خواردن زۆربیان برسیان بووە و لەگەڵیشیا لە شوێنەکانی سەرشاخ و دەشتایەکان پشویان ناوە بە سەرما بە گەرما بە باران ڕاستە کۆمەڵێ هیچیان ئەو کات هیچیان پێ نەبوو هەتا تەنانەت بۆ ناخواردن دروستکردنیشان داریان بەکارهێناوە منجەڵی کۆنیان بەکارهێناگە خۆیان بردوانان کاک بوریا سێری ئەم وێنەیەکە نەها کۆمەڵێک مناڵن لە تەمەنی ئێوەیان ئەو مناڵانە زۆربەی کە ئەو کەسانی کە سەردانی ئێرەشەکەن بۆ نمونە خۆیتیان ناسیوەتەوانێ کەواتە ئەوانەی کە مناڵ بوون لێرە وێنیان هەیە بە گەورەی هاتوون و خۆیان ناسیوەتەوە لەم بەشی ئێرە بەڕێزەکە هاوتی ڕسمی خۆمیتیان ناسیوەتەوانێ جگە لەوەش سیارێکی تیا بوو کابرا کاتی خۆی کە کۆچی پێکردووە ناسیوەتەوانێت ڕاستە سێرکەن هاو مناڵانە تەمەنی لە ئێوە بچووکتریش لەو کاتەیە ڕایان کردووە ببینن سەیریکەن ئەوە بەتانیا بەخۆیان سەرمایەتی بڕۆن
جا ئێستا کاتی ئەوەی کە خۆتان بناسێنن چونکە پێویستە کە هاوڕێکانیشمان ئێستا کە ئێوە بینن بزانن ناوتان چییە؟ چۆنن؟ هەستان چۆنە کە ئەمڕۆ هاتون گەشتێکی مێژوویتان کردو و کۆمەڵێک زانیاریتان وەرگرتووە لەسەر کۆڕە و پێشمەرگە و ئەمنە سوورەکە و دڵتان خۆشە؟ پێتان خۆشە کە ئەو زانیاریانەتان هەیە؟ دواتر دەتوانن لەگەڵ خێزانەکانتان و هاوڕێکانتان باسی کەنەوە. کەستان لە کۆمەڵایەتیە خوێنوتانە؟ وانی کۆمەڵایەتی باسی مێژووی کوور دەکات. تۆ تۆزێک تۆش خوێنوتە؟ ئەی کێ پێشتر هاتووە بۆ ئێرە؟ تۆ پێشتر هاتووی؟ چۆن هاتووی؟ وەڵا بۆ گەشت و گەڕان و هەموو شوێنەکانم بینیوە. هەموو شوێنەکانی پێشتر بینیوە. کاتە لەگەڵ قوتابخانەیە هاتووی؟ نا لەگەڵ ماڵی خۆمان. لەگەڵ ماڵەوەیە. پێم خۆشە کە ماڵەوەیان مناڵەکانیان ئەگەڕێن و شوێنەکانیان پیشانێن بۆ ئەوی کە زانیاریان هەبێ لەسەر مێژووی خۆیان. ئەی تۆ؟ منیش دوو جار هاتووم لەگەڵ یەک جار لەگەڵ براکەمە. باشە؟ هەردوو براکەم جارێکی کەش لەگەڵ خێزانەکەم. بەڵام سێ جار هاتی تۆ. ئەی ئەمە ڕۆژ ڕاستە. ئەی تۆ ناو چییە؟ زنە. زنە؟ دەرچی بۆ پۆلی؟ چوار. چوار. دەرەچی بۆ پۆلی چواریان دەرچووی بۆ پۆلی چوار. دەرچووی بۆ پۆلی چوار. وانە؟ زنە پێم بڵێ تۆ کە لەگەڵ خێزانەکە تا هاتی وەکو ئەمڕۆ زانیاریان نایتێ یاخود ماڵەوە بۆیان باسە کردی؟ ماڵەوە بەیان باسە کردم ئاها بنە ڕسوانە لە کۆناگیرا و زۆر باشە زانیاریان نایتە تێ هەر بژی. ئەی تۆ ڕۆژ؟ ڕۆژ چۆنی؟ باشی. ئەزانی من بۆ نای تۆزانم؟ لە بڕووی کە لە گەشتێکی ترا بەشداریت کرد. پاسکیلی لێ خۆڕی بووی بە پاسکیل سوار وا بوو؟ کاسەکەش مدە. کاسەکەشە بردەوە. باشە ئێستش پاسکیل لێ خوڕی؟ ڕۆژ؟ زۆر باشە. ڕۆژ تۆ ئەمڕۆ یەکەم جارتە کاتووی بۆ ئێرە؟ ئەی دڵی خۆشە کە ئەمڕۆ کۆمەڵێک زانیاری باشی وەرگرتووە؟ ئەی تۆ کوردی خۆشەوێ؟ ئەی شانازیەکەی بە کوردبوونی خۆتەوە؟ ئەی نیشتیمانە خۆشەوێ؟ ئەی خاکەکەی خۆتە خۆشەوێ؟ ئەی ئاڵاکەی خۆتە خۆشەوێ؟ کاتە بێت چی بکەین بۆ ئەوەی کە ئەو خۆشەویستی خۆمان دەرببڕین بۆ خاک و نیشتیمانەکەمان؟ بزانە مەسانی ئەبێت چی بکەین؟ ئەبێ ئاگامان لە خاکەکەمان بێ پارێزگاری لێ بکەین بیپارێزین پیسی نەکەین. ڕاستە ئەبێ پێشمەرگە بێ بە نمونەیەکی جوان بۆ ئێمە بۆ ئەوەی کە بیرمان بێ ئەوان چەند هەوڵیان ناو بۆ ئێمەش ئەو هەوڵانەی ئەوان لەبیر نەکەین. ڕاستە ڕۆژ؟ زۆر باشە. تۆ ناوچی بوو؟ ئاکام. ئاکام لە پۆلی چەندی؟ دەچم بۆ نەوە. نۆ سەرکەوتوبی ئاکام. لەگەڵ قوتابخانە چۆنی؟ وەڵا باشم. باشی؟ ئەی لە کۆمەڵایەتیە ئەم بابەتانی کە ئەمڕۆ باسمان کرد لەوانی کۆمەڵایەتیە باس کراوە؟ بەڵێ بە تاکید. زۆر باشە. باشە تۆ ئەزانی هەرێمی کوردستان چەند پارێزگایتیایە؟ سێ پارێزگا. سلێمانی، هەولێر، دهۆک. دهۆک و هەڵەبجەش بۆ بە پارێزگا. ڕاستە؟ زۆر باشە. تۆ ناوچیە؟ ئاروان. ئاروان کوا خوشکەکە و چۆنی؟ ناو چییە؟ ئاڵێ. ئاڵێ و ئەروەند لە بەرنامەیەکی تری گەشت و زانیاریە لەگەڵمانە بوون. بەڕاستە زیتەڵەشە بینیوە؟ لەگەڵ زیتەڵە تۆیە. لەگەڵ زیتەڵە و منا پێکەوە بووین؟ جا ئەم دوانەتان ئەو دوو هاوڕێمان بوون کە جوچکتان هەبوو لەگەڵ مریشک وا بوو ئاژەڵ دۆست بوون. کاتە ئاژەڵ دۆستی و خۆشویستنی ئاژەڵیش بەشێکی ترە لەوەی کە نیشتیمانەکە خۆش بێت و پارێزگاری لێ بکەیت. چکە ئەگەر ئاژەڵەکان بپارێزی ئەویش بەشێکە لەوەی کە نیشتیمانەکەمانە پارێزین. ڕاستە؟ ئەی چۆنە بێ ئاژەڵەکان پارێزی؟ ئافرین ئازیانیان نین و خواردنیان بینێ و برسیان نەکەین. تۆ ناو چییە؟ من ئاسا. ئاسا لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ چوار. سەرکەوتوبی ئاسا پێم بڵێ تۆ هیچ خزمێکت هەبوو پێشمەرگە بوو بێت و ئێستا کە باس پێشمەرگە و کۆڕە و کۆمەڵێک زانیاریمان باس کرد بیری کەوت بێتەوە کە ماڵەوە بۆیان باس کردووی؟ بەڵێ. بەڕاستە؟ بەڵێ. کێ؟ باپیرم.
باپیرت کاتە جێگەی شانازیە کە باپیرت پێشمەرگە بووە و ئەمڕۆ کە لە گەشتەکەمانە لەگەڵ مانای باپیرت بیرەکەیتەوە شانازی پێواکەی وانە کاتە بڵێ باپیرە من شانازی پێواکەم هەمیشە باپیرە من شانازی پێوەکەم زۆر باشە منی شانازی بە هەموو پێشمەرگەکان و خزمەکانمانەکەم کە پێشمەرگە بوون باشە پێم بڵێ گۆرانیەک شعرێک شتێکی کوردی ئەزانی وڵا شتێکی لێزان ئادەی شتێکی لێزانین بۆمان بڵێ زیتەڵەیە وردی لێە ئەوە پێشە خەندە و چۆکڵەیە وردی لێە و زیتەڵەیە حەزی لە خەندە و چەپڵەیە ئێوەش لەبەرتانە کاتە با پێکەوە بێڵین لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەمویان یاری پێ سەردانکەری شار و دێ وانە وتەی تازەی پێ ئەما کێیە؟ زیتەڵەیە ئەی هاوڕێکی زیتەڵە کێیە؟ منم خنجیلەشم ئافرم گۆرانەکەت لەبەر کردووە کاتە تۆ بینەری بەردەوامی ماوەی مناڵانی ئافرم زیتەڵە باوکی شینای گورجوگۆڵە ئافرین تۆش گورجوگۆڵ جارە لە پێش زیتەڵەوە ئەو بەرنامەیە ڕاستەکات گورجوگۆڵی باوکی لە پێش زیتەڵەوە بەرنامەی هەبوو یادەوەری زۆر جوانمان هەیە لەگەڵ گورجوگۆڵە تۆ ناو چییە؟ زەینەب لە پۆلی چەنی؟ دەرچووی بۆ چوار سەرکەوتوبی زەینەب لەگەڵ قوتابخانەیە چۆنی وەرە پێشەوە بۆی دەرکەوی زەینەب زۆر بە جوانی لەگەڵ قوتابخانەیە چۆنی باشیت ئەی پێم بڵێ تۆ کاتێک هاتی بۆ ئێرە پەیمانوتی گەشتێکەکەین بیری کردبەوە کە گەشت بۆ کێوەکەین بیری کردبەوە ئەی پێت خۆش بوو کە ئەمڕۆ هاتین بۆ ئێرە منیش زۆرم پێ خۆشە کە ئەمڕۆ لەگەڵمان و زانیاریتان وەرگرتووە هەر بژیت ئەی تۆ ناو چییە؟ ساریا ئەم ناوم بیستووە ساریا ئەو هاوڕێمانە کە ڕۆژێکیان پەیوەندیمان پێوە کرد وتمان وەرە بۆ بەرنامەی گەشت و زانیاری بەڵام ئەم تاقیکردنەوەی هەبوو کاتە لە قوتابخانە کرابەوە باشە لە ئێستاکو ئێستا نەبوو کە پشووی هاوینە جا تاقیکردنەوەی هەبوو وتە بۆی من ناچمە تاقیکردنەوە چم بۆ بەرنامەکەی گەشت و زانیاری بەرنامەکەی تەوە منیش وتم نابێ ساریا بێم چتە تاقیکردنەوەکەت دواتر بێ بۆ بەرنامەکەوا بوو باشە ئێستا هاتی بۆ بەرنامەکەمان دڵە خۆشە؟ ئەی باشە کاتە بۆ وتە بود ئەچم بۆ بەرنامەکە ناچم بۆ تاقیکردنەوە ئەوەنەت حەز لێ بوو؟ زۆر سێرمانەکەیت؟ زۆرم پێخۆشە کە بینرن و بەرنامەکان ئەبین و گۆرانەکانتان لەبەرە و بۆ شێوازە جوانە سێری ئەکەن و زانیاری وەرەگرن باشە هیچ قسەیەکت هەیە پەیمانی بڵێ تەنها خۆشحاڵی ئێمەش خۆشحاڵین تۆ ناو چییە؟ لانی چۆنی لە پۆلی چەنی لانی چوار هەر بژی سەرکەوتوبی کەواتە چەند ساڵی؟ نۆ تۆ ساڵێ لە من بچووکتری لانی تۆ دڵ خۆشە کە ئەمڕۆ زانیاری باش وەرەگری کاتە شوێنێکی تریژ ماوە زانیاری ئەو شوێنەش بە باشی وەربگرە و گەشتەکەمان کۆتایی پێ باشە چۆنی تۆ؟ باش زۆر سپاس ناو چییە؟ ئاروین عادی سێری کامێرەکە ئاروین با بە جوانی دەرکەوی ئاروین تۆ لە پۆلی چەنی؟ دەرچووی بۆ چوار سەرکەوتوبی ئاروین هیچ زانیاریەکە هەبوو لێرە لە پێشتر هاتبێتی لەگەڵ خێزانەکە یاخود قوتابخانە نەهاتبووم بەڵام ناوەکەیم ناوەکەیت بیستە بوو کاتە پێت خۆش بوو کە بەشداری بکەیت لەم گەشتەمان و زانیاری وەربگری وایە جا پێم خۆشە شتێکتان پێ بڵم هاوڕێ جوانەکانم ئێمە کاتێک گەشت دەکەین لە بەرنامەی گەشت و زانیاری کە بە ئۆتۆمبیلی کەناڵە جوانەکەی کورسادین لە ڕێگەیە کۆمەڵێک زانیاری زۆر باشی ژێین بە مناڵەکان یەکێک لەو زانیاریانە ئەوە بوو کە ئەمڕۆ لەگەڵ داروین باسی ئەومانە کرد ترافیک کاتێک ئۆتۆمبیلەکان ئاوەستن ئەبێ بەسوور و کاتێکی ژەبێ بە سەوز
بڕۆن ئەبێ بڕۆن کەواتە ئێوەش گرنگە لە کاتی کە ئەڕۆم بۆ شوێنێک لەگەڵ مناڵەکانتانە پێویستە زانیاریان بنێت لە کاتی ئەوەی کە لەناو ئۆتۆمبیلەکەیان بۆی کە سوود وەرگرن لە کاتەکانیان وایە؟ بڵۆکی زیاد ترافیکی زیادەکە بۆ ئۆکرابووی سیارەکەم بۆی ئاگادار بن سیارەکانێکیان ئەیکوژێنەوە ئێتر زەردەکە بۆیە ئاگادار بن ئۆتۆمبیلەکەتان ئیش بێکەنەوە زۆر باشە کاتە با بڕۆینە بەشێکی تر لەگەڵمانە بن. هاوڕێ جوانەکانم ئێرە کۆتا شوێنە جا ئەم شوێنە پێم خۆشە کاتبریا بۆمان باس بکە. باشە ژان ئەمەی کە ئەیبینن ئەمە بەشی ئاوێنەکانی پێڵێن بەڵێ ئەم بەشی ئاوێنانە بریتە لە 182,000 پارچە ئاوێنە 182 پارچە ئاوێنەیە ئەمە ڕەمزەکە بۆ ئەنفالەکان دروست کراون کاتی خۆی حکوومەتی عێراقی 182,000 کەسی ئەنفال کرد ئاوێنەکان ڕەمزەکە بۆ ئەوە جگە لەوە چیمانەیە 4500 گڵۆپمانەیە بە هەمان شێوە حکوومەتی عێراقی 4500 لادەی کوردستانی ڕوخان ئەگە تەماشایك ئاوێنەکان کەین ئاوێنە خۆمان ئەزانین ڕنگدانەوەیە ڕاستە ڕنگدانی مرۆڤەکانە ڕۆحی مرۆڤەکانە بۆ ئەوە دروست کراوە جگە لەوەش گڵۆپەکانیش ڕووناکردنەوەی خۆمان زانین ڕووناکردنەوە واتە ماڵ دروستکردن نمونەیەکە بۆ ئەوان دروست کراوە لەگەڵیشە ئاوێنەکان هەرێکی و قەبارەیەکیە بچووک و گەورە و مانەش ئەوە نیشانەیە کە مناڵ و گەورە و پیر و پەکەوتەوە هەموو تایە وەکو بۆم باسکن سەرەتا 182,000 پارچە ئاوێنێ زۆر باشە جا لێرەوە کە ئەڕۆی ژوورێک دروست کراوە وەکو بەشێک لەو ماڵانەی کە ئەو کاکە لەناو بەشێکە لە لادێ ڕووخاوەکانی نمونەیەکە بۆ لادێ ڕووخاوەکانی کوردستان لادەکانی کوردستان شێوازی هەڵس و کەوتیان شێوازی ڕۆژانیان ناخواردن دروستکردنیان بۆ ئەوان دروست کراوە زۆر ڕاستە کاتە ئێستا ڕۆین ئەو بەشەشە بینین هاوڕێ جوانەکانم ئەمە نمونەیەکە لە لادێکانی کوردستان کە لەو کاتەیە بۆ شێوازە جوانە ژیاون و ئەوانەش پێداویستەکانە کە لەو کاتەی بەکاریان هێنا و هەمووی دروست کراوەوە بۆ ئێوە بۆ ئەوی کە بیبینن بە هیوام کە زانیاریەکانم بەباشی گەیاندبێت و سوودتان لێ وەرگرت بێ و سوپاسی کاکبریاشەکەین کە ئەمڕۆ لەگەڵمانە بوو زانیاری یایە ئێوەش دەستخۆشی لێ بکەن من بە هەمان شێوە خۆشحاڵ بووم زۆر سپاس ئێمەش زۆر خۆشحاڵ بووین سپاس کە ئەمڕۆ لە گەشتەکەمانە لەگەڵمانە بوون سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون بە هیوام کە سوودم گەیاند بێت و وام لێ کردبن لە ئێوە و لە هاوڕێکانی تریشم کە نیشتیمانەکەی خۆیان خۆش بێت و بیپارێزن و سپاسی ناوپارێزی کوردستانی شەکەین کە کۆمەڵێک گۆڤاری زۆر جوانی بۆ هاوڕێکانم دابین کردو و ئەمڕۆ ئەیان نەمێ بۆ ئەوی کە سوودمەند بن لە دوای گەشتەکەمان بیخوێنەوە باشە تا گەشتێکی تر بەخواتان ئەسپێرمە و خواتان لەگەڵ